بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. یەکێک لە سونەتە فەرامۆشەکان کە بەڕاستی هەندێک جار لە یادمان کردووە، جاران ئەو سونەتە زۆر بە جوانی لە ناومانە ڕەنگی دابووە، پیرەکان جێبەجێیان ئەکرد، ئێمە ئێستا وردە تەرکمان کردو. ئەویش ئەوەیە کە ئینسان تەوبەی کرد لە هەر گوناهێک سەدەقەیە بکە، تەوبەی کرد لە هەر گوناهێک سەدەقەیە بکە. فەرمان شتێک هاتووە لە بوخاری و موسلیمە کە کەعب لە قسەی کەعبە فەرمێ بڕیارم داوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەموو ماڵەکەم بکەمە خەیر و بەخشندەی ئەگەر خوای گەورە تەوبەکەم لێ قبوڵ کە. فەرمووی هەندێک لە ماڵەکەت گل بدەرەوە. ابن قەیم لە زاد المعادە ئەفەرمێ ئەمە دەلیلە لەسەر ئەوەی هەر کەس تەوبەی کرد، گوناهێکی کرد، ئیستیغفاری کرد، بڕێ لە ماڵەکەی بخشێ لە پێناوی ئیستیغفارەکە و لە پێناوی تەوبەکەیە. جاوە سونەتێکی زۆر گەورەیە، جاران خەڵک کە گوناهێکی ئەکرد ئیلا سەدەقەیەکی ئەکرد. والصدقة تدفع البلاء. بەشێک لە بەڵا لەسەر ئینسان ئەوەیە کە گوناهەکەت بەسەرەوە بمێنێتەوە. و إن الحسنات يذهبن السيئات. و ئینسان هەر گوناهێک هات بەسەر توێ ویستت تەوبەکەی، لەگەڵ ئەوان نوێژی تەوبە سونەتە کە جێبەجێ بکرێ، دۆڕکە نوێی سونەت ئەکرێ، خەیاڵە بۆ هیچ شوێنە ناڕوە، دەستنوێژێکی جوان ئەگری، خۆی گەور لە گوناهەکەت ئەبورێت، لەگەڵ ئەوەشە سەدەقەیەک ئەکەیت. ئەو سەدەقەیە سونەتێکی فەرامۆشە، زۆر پێویستمان بەوەیە ئێواران هەفتەی جارێک، مانگی جارێک بەسەر ئەعمالی خۆتا بڕۆ لە پێناوی ئەو گوناهانەی کە کردوتە سەدەقە و بەخشندەی بکە، خوا بە خاتی گەورەی خۆی لە گوناهی هەمومان ببورێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.